ئەمانە هێمای سەردەمی ئێمن تەلەفۆنی دەستی لە ئەوروپاوە بۆ ئاسیا بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست 4 ملیار کەس لە سەرانسەری جیهان بەکاری دێنن. هەبوونی تەلەفۆن گرنگە ڕاوەستە. هەڵۆ لەم فیلمە چینیەدا لە ژێر ناونیشانی تەلەفۆنی دەستی ژیانی پیاوێک تێک دەچیت بەهۆی تەلەفۆنی دەستیەکەی کاتێک ڕۆژێک لە ماڵەوە لە بیری دەکات ژنەکەی دەیدۆزیتەوە و لێ ئاشکرا دەکات کە پەیوەندی لەگەڵ ژنێکی گەنجتر هەیە. لە دانیشتێکی ئەم هەفتەیە سەنەد لێکۆڵەرانی ناونەتەوەی یاسادانەرانی ئەمریکایی باسییان کرد کە ئایا ئەم تیشکەی لە تەلەفۆنی دەستیەوە دەردەچێت دەتکوژێت یان نا. ئەوان کۆکن لەسەرەوە کە بەپێی هێندە توێژینەوە بەکارهێنانی زۆری تەلەفۆنی دەستی پەیوەندی لەگەڵ دروستبوونی شێرپەنجەی مێشکەیە. دکتۆر سیگڵ سادەسکی ڕاوێژکاری وەزارەتی تەندروستی ئیسرائیل بە بڕوای من تەکنۆلۆژیای تەلەفۆنی دەستی هاوکاری زۆر شت دەکات. ئەو پرسیارەی پێویستە وەڵام بدرێتەوە ئەوە نییە کە تەلەفۆنی دەستیمان هەبێ یانە بەڵکو ئەوەیە کە چۆن بەکاری بهێنین. ژمارەیەک لە حکوومەتان هۆشداری تەندروستیان داوە. دکتۆر لیندا ئێلدریک نوێنەراتی پیشەسازی تەلەفۆنی دەستی 4 تریلیۆن دۆلاری دەکات و دەڵێت پێویستی بە نیگەرانی ناکات. بەڵگەکانی ئێستا ئەوە ناسەلمێنێ کە تەلەفۆنی دەستی دەبێتە مای شێرپەنجە یان کاریگەری بەسەر تەندروستیدا دەبێت. بەڵام ئەزمموی تریسا گرگۆریۆ پرسیار دێنیتە پێشە و دەڵێت لە نێوڕاستی نەوەدەکانەوە دەستی بە بەکارهێنانی تەلەفۆنی دەستی کردووە. خەبەری ناخۆشی لە 2008 بووهات کە پێیان کوت لوێکی ناچالاکی لە مێشکدا هەیە. من تەلەفۆنم بۆ ماوەی 2-3 کاتژمێر بە گوێچکەی ڕاستم بەکاردەهێنا هەر لەو شوێنەی کە لووەکەم هەبوو یان هەیە. 270 میلیۆن خەڵک لە ئەمریکا تەلەفۆنی دەستی بەکاردێنن 70% یان نەوجەوان و تەنانەت تەمەنی کەمتریشن بەڵام منداڵان زیاتر دەمەترسیدان. تیشکەکانی زیاتر کار دەکاتە سەر منداڵانی تەمەن 5 یان 3 ساڵ زیاتر لە کەسانی گەورە. دکتۆر دێڤرا لی دەیڤس دەڵێت منداڵان لەبەرەوەی کاسەی سەریان ناسکترە زیاتر دەمەترسیدان. زانست کاری زیاتری دەوێت بەڵام من دەپرسم ئایا ئێمە ئامادەین بۆ ئەوەی مێشکی مناڵەکانمان زیاتر بخەینە مەترسیەوە تاکو ئێمە بەڕاستی بۆمان دەردەکەوێت ئەمە زیانی هەیە یان نا. هەرچەندە ئەنجامەکانی توێژینەوەکە لەسەر شێرپەنجە پێچەوانە یەکترن زانایان دەڵێن بەکارهێنانی تەلەفۆنی دەستی دەبێت باشترە بەروەخت ئاگایان لە خۆیان بێت نەک لە دوای کە تووشی پەشیمانی بێن. بیرۆکەکە ئەوەیە تەلەفۆن لە جەستە دوور بخەیەوە هێدفۆن بەکاربێنی هەرچەندە تێکست یا پەیامناردن باشترە. بڵاوبوونەوەی تیش کەم دەکاتەوە و تەلەفۆنی زیاتر لە تۆ دوور دەخاتەوە. سەناتۆر تام هارکن بەڕێبەراتی دانیشتنەکەی کۆنگرسی دەکرد دەڵێت دەستی بە پرسیینەوەی پرسیاران کرد. من بەبیرم دێنەوە شارەزایی ئەم وڵاتە لەگەڵ سیگاردا دەیان ساڵ بەسەر چووە لە نێوان یەکەمین هۆشداری لەوارەی سیگارکیشان و دواترین سەرنجامی کۆتایی کە سیگار هۆی شێرپەنجەی سپلاکە. ئەم راپۆرتە لەلایەن دەنجی ئەمریکا پێشکەش کرا.